with this wonderful party we were able to see. And we've been exchanging some perspectives on the situation here and agreed on the fact that we definitely don't want this war here, that we need to stop the fascist Turkish state from doing the invasion in Kurdistan, and that another important point in this is to stand together in international solidarity in order to achieve a peaceful life for all Kurdish people, for all people in the region, but also for all people around the world. باسی ئەوەی کردکە چاپێکەوتنێکی زۆر گەرم و گۆڕمان هەبوو لەگەڵ پارتیەکی زۆر بەڕێزدا و بەگشتی ئاڵوگۆڕی بیرۆڕامان کرد سەبارەت بە و هەلومەرجێک لە کوردستاندا هەیە و خاڵی هاوبەشی زۆر لە نێوانماندا هەبوو بە تایبەتی دیش بە داگیرکاری لە باشووری کوردستان و بە تایبەتی تر داگیرکاری دەوڵەتی تورکیا لەم قۆناغەی دواییدا. خۆشحاڵین بە هاتنی وەفدی ئاشتی و ئازادی لە دەوڵەتانی پێشکەوتوی جیهانەوە کە لە نەتەوەی جیاواز و لە وڵاتی جیاواز و لە چین و توێژی جیاواز و بەشێکی چالاگوانی نێونەتەوەی بەشێکی ئازادی خواز و خەڵکی چەپ و پێشکەوت و خوازن وەکو گەلی کوردستان وەک حزبی شوعی کوردستان شانازیەکەین کە ئەم هەوڵە ئاشتی خوازانە هەیە بۆەوەی گەلی کوردستان بە ئاشتی و ئارامی بژی دژی داگیرکارین بێگومان هاتنی ئەوان کە دژی داگیرکاری بن ڕاستەخۆ پشتیوانیە لە مافەکانی گەلی کوردستان. ئێمە باسی هەموو کار و چالاکیانی حزبی شوعی کوردستانمان بۆ کردن کە لە ماوەی چەندین ساڵی ڕابردووە دژی شەڕی ناوخۆ کردومانە و دژی داگیرکاری وەستاوینەتەوە لە بواری سیاسی لە بواری ئیعلامی لە بواری جەماوەری تەنانەت لە بواری کۆمەکی مرۆییە و ئاوارەکان بۆ هەموو ئەو کەسانی کە بوونەتە قوربانی دەستی داگیرکاری. ئێمە ئەوەشمان بۆ ڕوونکردنەوە لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە ئاشتی لە لای شوعیەکان مەسئلەیەکی استراتیجیە و دروشمێکە لە جیهانە بە درێژایی مێژوو هەڵمان گرتووە. پێمان وایە مرۆڤایەتی لە ناو لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا ئارامی و سەقامگیری سیاسی و ئابووری و مرۆیی بەخۆیەوە ئەبینێ. بۆیە ئەوەی کە ئێستا ئەمڕۆکە دەوڵەتانی یەقلیمی و بە تایبەتی تورکیا دەیکا دژی میساقە نێودەوڵەتیەکانە دژی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە و جەختمان لەسەر کاری هەمانگی لەگەڵیانە کردو و داوامان لێکردن کە ئەوانیش لە کۆمەلگاکانی خۆشیانە بەردەوام بن لە زەختکردن سەر دەوڵەتەکانیان کە ئەو دەوڵەتانە بەشێکیان چەکە فرۆشن بەم دەوڵەتانەوە و تایبەتی ئەمەی کە دەگوزەرێت لەم ناوچەیە قەیدانی سیاسی و ئابووری سەرمایەداریە هاتوون جەنگ لە ناوچەکەیە بەرپا ئەکەن بۆ ئەوەی کەڵەکی سەرمایە بکەن بۆ ئەوەی کە کۆنتترۆلی جیهان بکەن بەڵام گەلان پێویستە ڕوبەڕویان بۆستێتەوە.